بەناوی خۆی گەورە میهرەبان ئەم کاتتان باش سیمینارێکتان پێشکەش ئەەکەم لەسەر یەکێک لە جۆرەکانی دایەسێرمی کە بریتیە لە شۆرتوێڤ دایەسێرمی بە سەرپەرشتی مامۆستا کارزان هیوادارم سوودێکتان پێ بگێنم. Outline-ەکە پێت دێت لە Definition and Introduction, Types of Shortwave Diasermi, Equipment Description and How Works, Procedure and Application, Indication و Contraindication, Benefit و Common Risk, Conclusion و Reference. Shortwave Diasermi Shortwave Diasermi شێوەڵێکی چارەسەری فیزیاییە کە وزەی کارۆمەگناتیسی فریکوێنسی بەرز بەکاردەهێنرێت بۆ دروستبوونی گەرمی لە ناو دیپرەش و شانە قوڵەکاندا کە بەرە بە فراوانبوونی خوێنبەرەکان دەدا بۆ زیادکردنی ڕۆیشتنی خوێن و خێراکردنی پرۆسەی چاکبوونەوە. و Shortwave Diasermi پێشی دەوترێت High Frequency Diasermi یاخود Radio Wave Diasermi. Types of Shortwave Diasermi جۆرەکانی Shortwave Diasermi یەکەمیان جۆری کۆنتینووسە کە کاریگەری گەرمی بەرهەمدەهێنێت بۆ حاڵەتەکان کە پێویستیان بە گەرمی قوڵ هەیە بەکاردێت. جۆری دووەمیان پرۆسەت ئەم جۆرەشیان بە هەمان شێوە کاریگەری گەرمی بەرهەمدەهێنێت کە بۆ برینداربوونی تون بەکاردەهێنرێت و بۆ کەمکردنەوەی هەوکردن بەبێ گەرمبوونی بەرچاو. پێکهاتەکانی چین ئامێرەکە بە شێوەیەکی گشتی پێکهاتە سەرەکیەکانی بریتین لە ئەلکترۆنیکس کە کەپاکتیڤ یان ئینداکتیڤ و پاوەر سپلیتینگ و هەروەها تایمەر و ئاند فریکوێنسی کۆنتڕۆڵ کە بە زۆری فریکوێنسیەکەی 12 مێگاهێرتزە کە باشترین فریکوێنسی. How works Shortwave Diasermi گەرمی لە شانە قوڵەکانی جەستەدا دروست دەکات کە بە تێپەڕبوونی شەپۆلی کارۆمەگناتیسی فریکوێنسی بەرز بەناویدا کە ئەم شەپۆلانە دەبنە هۆی جوڵەی ئایۆن و مۆلیکولەکان بەناو شانەکاندا کە ئەمەش لە ئەنجامدا دەبێتە هۆی دروستبوونی وزەی گەرمی کە دەبێتە هۆی زیادکردنی ڕۆیشتنی خوێن و کەمبوونەوەی گرژبوونی مەشروکەکان و کەمبوونەوەی ئازار. Procedure and Application یەکەمیان بریتیە لە Preparation ئامادەکاری وەکو Metal Removal لابردنی کاسەکان. پێویستە هەموو شتێکی کە پێویستە مەزەڕەنگێنی و ئەکسپەراتەوە هەیە لا ببردرێت. دووەمیان پشکنینی پێویستە پێستی نەخۆشەکە پشکندرێت بۆ ئەوەی کە دڵنیا بنەوە لەوەی کە ئایا هەست بە گۆڕانی پلەی گەرمی دەکات یاخود نا. و هەروەها پۆزیشنینگ پێویستە نەخۆشەکە لەسەر مێز یان کورسی هەڵبکەوێت. و هەروەها بەکارهێنانی خاوێنی بەکاردێت بۆ هەڵمژینی شێ لەسەر پێست بۆ ڕێگریکردن لە بەرکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ ئەلکترۆدەکان. و هەروەها دووەمیان بریتیە لە ئەلکترۆد پلەیسمنت دانانی ئەلکترۆد کە جۆری کەپاکتیڤ میسۆد و ئینداکتیڤ میسۆد. کەپاکتیڤ میسۆد ئەم جۆرەیاندا دوو پلێت لە هەر لایەکی ئەو بەشەی جەستەدا ئەندرێت کە چارەسەری بۆ دەکرێت کە بۆ شایی 2 سانتیم لە نێوانیان و پێشدا دەندرێت. شێوازی ئینداکتیڤ کۆیلێکی ئینداکتیڤ بە دەوری ناوچەی تووژبوودا دەپێچرێتەوە بۆ دروستکردنی ئیلکترۆمەگنەتیک فیڵد. سێمیان تریتمنت سیتینگز کە جۆری سێرماڵ و نان سێرماڵ. لە جۆری سێرماڵەکەی ئەم جۆرەیان چڕیەکەی زیاد دەکرێت تاوەکو نەخۆش هەست بە تاڕادێک گەرمی دەکات نەوەکو گەرماییەکی زۆر. لە جۆری نان سێرماڵ توندیەکەی بە شێوەیەکی نەرم زیاد دەکرێت بەبێ ئەوەی نەخۆشەکە هەست بە شتێک بکات. تریتمنت دوریشن و چارەسەرەکە بە شێوەیەکی گشتی
بسهولة دەخایەنێ لە دۆخی سێرمەڵ و لە دۆخی نەسێرمەڵ دەکرێت کورتتر بێ. Indication شۆڕبووی بدای سێرمی بۆ حاڵەتەکانی ماسوولکی و ئێسک و پرووسکی وەکو هەڵگرتنی جومگەکان، پەستان، ئازاری پێشت، هەروەها بۆ چاکبوونەوەی دوای نەشتەرگەری بۆ کەمکردنەوەی ئازار و هاوکردن و گرژبوونی ماسوولەکان ڕاحبوون بەکاردێنرێت، هەروەها بۆ چارەسەرکردنی حاڵەتە درێژخایەنەکان و بۆکردنی درێژخایەنی جووبەکان و چاکبوونەوەی برین بەخاوی و هەروەها بدینی خۆراکی و تێکچوونی سووری خوێن بەکاردێنرێت. Contraindication دای سێرمی بۆ هەموو کەسێک بنجاندرێ بەگشتی لەو کەسان دوور دەخرێت و کە یەکەمیان ئامێری پیسمیکەری دڵ یان ئامێری ئەلکترۆنی چێنراو، دووەمیان مێتاڵ ئیمپلانتس چاندنی کانزا، و هەروەها سێمیان شێرپەنجەی دەوانێت بێتە هۆی گەشەکردنی وەرەم یان گواستنەوەی و هەوکردن یاخود هەوکردنی توند لەوانەیە ئەم حاڵەتانە توندتر بکات و تێکچوونی هەستەکانەوەی نەخۆش هەست بە گەرمێکی زۆر نەکات کە دەبێتە هۆی سیدانی جەستە و پریجێنانسی دووگیانی بەتایبەتی بەسەر سەردا بەهۆی گەرمی زیانگەیاندن بە کۆرپەلە فیڤەر تا لەوانەیە پلەی گەنووی جەستە زیاتر بەرز بکاتەوە و ڤێری یەنگ چڵدرێن منداڵانی زۆر بچووک بەهۆی سیستەمی ڕێخستنی گەرمی پێنەگەیشتن. سوودەکانی یەکەمیان پێین ڕیلێف ئازار کەمەکاتەوە، دووەمیان تش و هێڵینگ چارەسەرکردنی شانەکان و چاکبوونەوە خێراکات، ڕیدووست ئینفلۆمێشن کەمبوونەوەی هەوکردن یارمەتی کەمکردنەوەی هەوکردن و ئاوسان ئەدات، ئینکریست فلێکسیبڵیتی زیادکردنی نەرمی درێژبوونەوەی شانەکان باشترەکات کە سوودی هەیە بۆ ڕەقبوون و هەروەها مەسڵ ریلاکسیشن شلبوونەوەی ماسوولکەکان گرژبوونی ماسوولکەکان کەم دەکاتەوە. کۆمۆن ڕیسکس مەترسیە باوەکان یەکەمیان بریتە لە بیۆرنس سوودان زۆرترین مەترسیە بەهۆی دابەشبوونی گەرمی درێژخایەن یاخود نایەکسانەوە دروست ئەبێت، دووەمیان تش و دامەیج تێکچوونی شانەکان دەتوانێت کاتی ڕووبدا کە تێکچوونی سووری خوێن ڕێگەری ئەکات لە دامینکردنی ئۆکسجێنی پێویست بۆ شانە گەرمەکان کە دەبێتە هۆی مردنی شانەکان، سێمیان ئێلکتریک شۆک تەژوی کارەبا دەستلێدانی کانزا لە کاتی چارەسەرکردندا دەبێتە هۆی شۆک بەهۆی ئەو تەڕمانە کارەبایی کە بەناو جەستەدا ئەڕوات. Conclusion شۆڕبووی داسێرمی بە شێوەیەکی باو بەکارێ بۆ چارەسەرکردنی حاڵەتانی کە ئازار و هەڵگرتن و ڕەحبوونی ماسوولکەکان دەدرێتەوە. نمونەی کەیسێک باس بکەم نەخۆشی بریتیە لە هەڵگرتنی ئێسک و جومگەی ئەژنۆ نەخۆشێک کە تووشی ئازاری درێژخایەنی ئەژنۆ بووە ڕاحبوونەوە و کەمبوونی مەودای جوڵەی دەبێت بەهۆی هەڵگرتنی ئێسک و جومگەکانەوە دەتوانرێت شۆڕبووی داسێرمی بدرێت لە جومگەی ئەژنۆ بۆ دروستکردنی گەرمی قوڵ ئەمەش یارمەتیدەرە بۆ زیادکردنی سووری خوێنی ناوخۆی و هێنانی مادە خۆراکیەکان و ئۆکسجێنی زیاتر بۆ ناوی. وەلە کۆتاییدا سوپاس بۆ هۆران هەر کەمە کورتێک